سڵاوتان لێبێت خۆشەویستانی منم کاتتان باش وادارم هەمولایەک زۆر باش بن تەندروستێکی باشتان هەبێ ئینشاءالله نوێژ و ڕۆژوتان قبول بێت دوعاکانتان قبول بێ ئینشاءالله بە ئامینی هەر یەکێک بێ کاتێک ئێستا بە دیارمانەوە دانیشتووە زۆر خۆشحاڵم کەوا ئەم شەویش لە پرۆگرامی خەڵاتی ڕەمەزان لەگەڵتانم بە شێوەیەکی ڕاستەوخۆ هەروەک دەزانن بە درێژایی مانگی ڕەمەزانی پیرۆز کاتژمێرنەوە بۆ دەی شەو ڕاستەوخۆ لەگەڵتان دەبین بۆ کەسانێک کە نەیانتوانیوە پەیوەندی بکەن دەرفەتمان هێشتان لە پێش ماوە ماوەیەکی زۆرمان لە پێشماوە دەتوانن پەیوەندی بکەن هیوادارم بە داهاتوودا پەیوەندیەکانتان وەربگیرێت و زۆر سوپاس بۆ سپۆنسەری کەناڵ و پرۆگرام MG کە سیارێکی 0 کیلۆمەتری ئامادە کردووە هەروە ئینسەمتەر کە آیفۆن 15 ئامادە کردووە هەروەها کۆمپانیای خۆشناو بە بەرهەمەکانی LG و هەروە هۆم ئیستانبول و سۆنگۆ لایت و هەروەها ئەتاسایت بە خەڵاتی ئاڵتونی و هەروەها ڤێننا بە چەند خەڵاتێکی ئەڵماسی کە ئەم دیاریانە لە کاتی تیر و پشکدا ئێمە ئەنجامی دەدەین 29 سێ لەگەڵ 13 کاتێک تیر و پشک ئەنجام دەدەین کۆمەڵێک دیاری زۆر تایبەتمان ئامادە کردووە و جیا لەو دیاریە تایبەتانە کە ئامادە کراوە لە ڕێگەی تیر و پشکەوە بۆ ئێوە دەردەچێت کاتێک پەیوەندی دەکەوێت وەڵامی ڕاست دەدەیتەوە ئەوە ڕاستەخۆ من دیارێکی بچووکیشت پێشکەش دەکەم واتە گەرە و کاتیش لە نێو تیر و پشکدا بەخت یاوەرد نەبوو ئەوە هەر دەبی بە خاوەنی دیارێک و زۆر سپاس دووبارە زۆر سپاس بۆ سپۆنسەرەکانمان لە بیرتان بهێنمەوە بۆ ئەو کەسانی کە ناتوانن پەیوەندی بکەن ئەوە ئێمە لە فەیسبوک لە پیجی کەناڵی دیمەن تیڤ لایڤمان کراوەتەوە دەتوانن لەوێ کۆمنت بنووسن وەڵامی ڕاست بنووسن و بۆ ئاسانکاری بۆ کەسانی کەوا کۆمنت دەنووسن بۆ ئەوی دەرفەتیان زیاتر بێت کە کۆمنت بنووسن کاتێک کەسێک پەیوەندی دەکا و وەڵامی پرسیارەکە دەداتەوە ئێمە کەس هەڵنابژێرین لە کۆمنت تاوەکو پەیوەندی دواتر و پرسیاری دواتر کە وەڵامی پرسیاری دواترمان وەرگرت اینجا هاوکارانم لە کۆمنت کەسێک هەڵدەبژێرن لە کۆمنت واتە و دەرفەتێکی زۆر باشە و خاستە بۆ ئەو کەسانی کەوا لایڤەکە شێر دەکەن لای خوان ئەوە ئەگەری هەڵبژاردنیان لەلایەن هاوکارانمەوە زیاتر دەبێت بێگومان زۆر سپاس بۆ بینەربوونتان و تاوەکو ئێستا دەچینە لای دەست بە پرۆگرام دەکەین و دەچینە لای پەیوەندیمان ئامادەیە کاک ڕێباز ئەم کاتت باش شەیمان خانم کاتێ باش شکر واللهی زۆر باشم ئێوە چۆنن باشن سەلامەت دیاخوا بژی زۆر سپاس دەکەم کاک ڕێباز تەندروستی باشە ئینشاءڵڵا وەڵا الحەمدولillah سپاس بۆ خوایەوە باش بین ئێمەش باشە بین ئینشاءڵڵا هەر زۆر باش بی کاک ڕێباز لەکوێوە لەگەڵمانی چە سلێمانیەوە وەڵا لە سلێمانی خۆشەویستەوە ئەوە پێم دەڵێن دەمێکشە لە خەتی وەڵایی ڕاستەکەی بۆی فریا بکەم لە 8:30 پەیوەندیم کردووە وەڵا ئێمە زۆر سپاستان دەکەین زۆر سپاس بۆ ئەو چاوەڕوانیەتان دەستان خۆش بێت زۆر سپاس بۆیەوەش نمونەتان زیادی زۆر سپاس دەکەم کاک ڕێباز پێم بڵێ لەگەڵ ڕەمەزان چۆنی وەڵا سپاس بۆ خوا زۆر باشین الحەمدولillah ئەگەر خوای گەورە تەمەن باقی بێ بە نیازی شەشەڵانیشین ئینشاءڵڵا خوا تەمەن بدا بەدڵی خۆتان بێ کاک ڕێباز پێم بڵێ چ کار دەکەی بە چ خەریکی وەڵایی پیشەم کاسپیە لەشت ساغ بێت ئینشاءڵڵا کاک ڕێباز شێوازی پرۆگرامەکەمان دەزانی بێگومان فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە دەستەکانە خۆش بێ با ڕەنگی زەردە شەیمان خان با ڕەنگی زەرد بێ بۆ کاک ڕێباز ئەوە خێزان مەڵە با زەرد بێ تەواو قسەی خێزانت مەشکێنە هەر ئەو باشە بەڵێ تر بە قسەیەوەتین دەستت خۆش بێ ئینشاءڵڵا بەختەوەر و کامەران بن بێکەوە منداڵتان هەیە ئینشاءڵڵا بە ڕێگاوە دەی ئینشاءڵڵا بە تەندروستیەکی باش لە دایک ببێ کاک ڕێباز زۆر سپاس دەکەم مەمنونم شەیمان خان فەرموو ژمارەیەکم پێ بڵێ باش تێدێ حەزەکەیت واللهی ئەوجا بەدڵی خۆتان لێک تا 5 ژمارەمان هەیە ژمارە 3 بۆ کاک ڕێباز با پرسیارەکەی بێتە سەر شاشە تاوەکو بۆی بخوێنمەوە یەکەم ئافرەتکێ بوو کە خەڵاتی نۆبڵی بەدەستێنا یەکەم ئافرەت وەڵا گەر ئەزێر نەبێت ئاسانکاریمان بۆ بکەیت مەمنوو نەبی کاک ڕێباز ئەتوو وەڵامێکم پێ بڵێ ئەو کاتە من هاوکاری دەکەم پێت دەڵێم بیگۆڕە مەیگۆڕە یاخود ئەگەر هەر زانیم ئەوە ئاسانتر دەکەم باشە دەستەکانە خۆشبە ماری کووری دڵنیای 100% دڵنیایە و
با وەڵامی ڕاست ببینین با دوو دڵی نەکەین نەکو وەڵامەکەی بگۆڕێ. ماری کۆری دەست خۆش وەڵامەکە زۆر دروستە کاک ڕێباز زۆر سپاس بەس کاک ڕێباز تخوا پێم بڵێ ئەوە سەرتا گوتت هاوکاریم کا پرسیارەکە ئەو هایە ئەو هایە دوای کۆ هەزوزانیت. وەڵایی خێزانم پێویستم ئەو کەمێ شارەزایی زیاترە لەم. دەی زۆر باشە لە شتان ساغ بێت ئینشاءڵڵا. زۆر سپاس بۆ پەیوەندێکی کاک ڕێباز لە سلێمانیەوە. با بچینە پەیوەندی دواترمان بزانین کێمان لەگەڵا. بەڵێ دایکی دابانم کاتت باش باشی زۆر سپاست دەکەم زۆر باشم تۆ چۆنی باشی؟ يعني من زور سپاس دەکەم زۆر خۆشحاڵ و بەختەوەرم بەشداریتر لە بەرنامە قەسەنگەکەی گەڵاڵێ زۆر جارم سەرکەوتووی لە لووتکەتان بینی زۆر سپاس دەکەم زۆر سپاس لە بۆ کۆمنتە جوانەکانتان گەورەمان دەکەن بە قسە جوانەکانتان. دایکی دابان لە کوێوە لەگەڵمانی؟ يعني من لە کەرکووکەوانێ لە کەرکووکی خۆشەویستەوە ڕێزمان هەیە بۆ هەموو خەڵکی کەرکووک. دایکی دابان دەڵێن خەڵکی کەرکووک دۆڵمەی زۆر خۆش دروست دەکەن. زۆر سپاس بەڵێ بەناومەنگی لە دۆڵمەخوازم دەی لەشتان ساغ بێت ئینشاءڵڵا نوێشی گیانتان بێ. من زۆر دڵخۆشم کەوا بینەرێکی زۆر باشمان لە کەرکووکی خۆشەویستەوە هەیە. بەڵێ گەلێک مەمنونم سپاست دەکەم وای دانێ خواردیتم. زۆر سپاس دەکەم ئێمە خۆشحاڵترین دایکی دابان کە بینەرەکانمان لێمان ڕازی بێ. زۆر سپاس دەکەم فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە با سۆز بێ. اینجا ژمارەیەکیشم پێ بڵێ لە بۆکسی سۆس. وای من ژمارە یەک تاوەکو پێنج هەمانە بە سەرچاو هاوکاریت دەکەم. پرسیاری ژمارە دوو بۆ دایکی دابان کە تەلەڤیزیۆنیشی لاندە نامان بینێ. با پرسیارەکە بێتە سەر شاشە. لە زمانی کوردیدا بە وەزیر دەڵێن چی؟ بەڵێ پاشایی وەڵای اختیارمان نییە دایکی دابان بەڵام تۆ وەڵامێکی دیکەم پێ بڵێ ئەو وەڵامیان هەو نییە ئەو کاتە من هاکاری دەکەم. کەست لانیە دایکی دابان بەس خۆتێ ئێستا من ئەختیارت بۆ دەخوێنمەوە دایکی دابان جوان گوێم بۆ بگرە. سێ هەڵبژاردە دەدەمێ. هەیتا جەندرمە شالیار. بەڵێ شالیار هەیتا جەندرمە. اختیارت پێ دەڵێم هەڵبژاردنت بۆ دەخوێنمەوە دایکی دابان. دانەیەکان هەڵبژێرە بەشکەم. ئەوەی دووەم کامەیە؟ هەیتا؟ دوا وەڵامتە نایگۆڕی؟ باشە بیگۆڕە ئەوەشیان بگۆڕە. اختیاری سێم کامەیانە؟ شالیار یان جەندرمە؟ دوا وەڵامتە نایگۆڕی؟ دایکی دابان ئەوە ئێستا دوو ئەختیار ماوە شالیار و جەندرمە. ئەها کەمێک بیری لێ بکەرەوە و بە وەزیر دەڵێن چی؟ تۆ ئەڵێ ئەوە یەکەم واتە شالیار. با ئەوەی یەکەم بێ شالیار دەستت خۆش بێ وەڵامەکە دروستە.
زۆر خۆشحاڵ و بەختەوەرم ئینشاءالله. سپاس دەکەین زۆر سپاس بۆ پەیوەندیەکەی دایکی دابان لە کەرکووکی خۆشەویستەوە لەگەڵما بوو. با بچین سەردانی پیج بکەین بزانین کۆمنتەکان بەکوێ گەیشتون. ئێستا لایڤمان کراوەتەوە دەتوانن ئێوەش کۆمنت بنووسن. ئەگەر هاوکارانم پێم بڵێن محەممەد ئێم ئەحمەد بۆ وەڵامی پرسیاری یەکەم وەڵامی داوەتەوە دەرفەتان هەیە تاوکو پرسیاری داهاتوو بۆ ئەم شالیارە کۆمنت بنووسن و لایڤەکە شێر بکەن لای خۆتان لەبیر نەکەن لەبەرەوەی ئەو کەسەی شێر دەکە هەلی بردنەوەی زیاترە لای ئێمە. زۆر سپاس بۆ کۆمنتەکانتان ماشەڵڵا کۆمنتی زۆر دێ و خەڵکێکی زۆر لە لایڤە خەریکە سەیری پرۆگرامەکەمان دەکات. من زۆر دڵخۆشم. بچینە پەیوەندی دواتر تاوەکو هاوکارانم بۆ ئەم پرسیارە کەسێک هەڵدەبژێرن لە کۆمنت. کاک عەدنانمان لەگەڵا. کاک عەدنان ئەم کاتت باش؟ سڵاوت لێبێ کاک عەدنان. کاک عەدنان زۆر سپاس دەکەم کاک عەدنان. لەکوێوە لەگەڵمانی؟ لە ئاکرێ زۆر خۆشحاڵم بۆ یەکەم جار لە مانجی ڕەمەزان لەگەڵتان بەشدارم. ئەمە زۆر خۆشحاڵترین ئەگەر هەڵەنە بم وا بزانم یەکەم پەیوەندیە لە ئاکرێەوە پەیوەندیمان پێوە بکات. وەڵاوە پێکەمی ڕەمەزان ئەوە لەدەمتانی پێم وان نەدەچیرە زۆر خۆشحاڵ بمەوە پێم هاتەوە. ئێمە زۆر خۆشحاڵترین کاک عەدنان. ناکرێت دڵتەنگ بن دڵگران بن کاتێک پەیوەندیەکانتان وەرناگرێت چونکە بە درێژایی مانگی ڕەمەزانی پیرۆز ئێمە هەموو شەوێک پرۆگراممان دەبێت لەوانەیە ڕۆژێک هەر بەخەدیاوەرت بێ وەکو جەنابەتکەوە ئەمڕۆ پەیوەندیەکەت وەرگیرە. بەڵێ دەستان خۆش بێ سەرکەوتوو بن. زۆر سپاس دەکەم کاک عەدنان. بەچیەوە خەریکی؟ وەڵا خاوەن پێداویستی تای دەکەم. دەی بە هیوای تەندروستیەکی زۆر باش بۆ بەڕێستان ئینشاءڵڵا. کاک عەدنان فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. با سوور بێ. با سوور بێ بۆ کاک عەدنان لە ئاکرێ خۆشەویستەوە بزانین بۆکسی سوور. لە ژمارەیەک تاوەکو 5 ژمارەیەکم پێ بڵێ. با یەک بێ. با یەک بێ بەسەر هەردوو چۆم ژمارەیەک بۆ کاک عەدنان. با بزانین پرسیارەکە ئەڵێ چیای زاوا دەکەوێتە کام بەشی کوردستان؟ باشووری کوردستان پارێزگای دهۆکە. چیای زاوا دەکەوێتە کام شاری کوردستان؟ دهۆک. دڵنیایی نایگۆڕی؟ نەخێر دنیام بەدە. دڵنیایە لە وەڵامەکەی؟ دهۆک وەڵامی دروستە. دەستخۆش زۆر سپاس بۆ پەیوەندیەکەی کاک عەدنان لە ئاکرەی خۆشەویستەوە. بچینە پەیوەندی دواترمان یاخود ژیان حوسێن لە کۆمنت وەڵامی پرسیاری پێشووتری داوەتەوە کە وەڵامەکەی شالیار بوو. ژیان حوسێن لە کۆمنت. هیوادارم ئێستا گوێی لە ناوی خۆی بێ کە بزانێ بە خەدیاوەری بووە. ئێستا دیەمان لەگەڵا. دیە خان. بەڵێ. ئەم کاتت باش؟ ئەم کاتێ توش باش. چۆنی دڵەکە؟ باشم سپاس. یاخوا هەر باش بێ. دیە؟ بەڵێ. پێم بڵێ تەمەنت چەندە؟ 16 ساڵی. لەشت ساغ بێت ئینشاءڵڵا تەمەن درێژ بێ. خوێندکاری دەخوێنی؟ لە چ قۆناغێکی لە چ قۆناغێک؟ زانستی یان وێژێ عەلمیشە لە 6 ساغ بێت ئینشاءڵڵا. پێم بڵێ پێت خۆشە کاتێک پۆلی 6 تاو کرد پۆلی 12 ببی بەچی بچێت کام بەشە؟ وەڵای جارێ بۆ زانستکردن لێ نەکردیتەوە. جارێ فکرت لێ نەکردیتەوە. ئەی پێم بڵێ قوتابیەکی زیرەکی؟ بەڵێ زیرەکم. حتمەن زیرەکی لۆیە چیتی بۆ زانستی؟ وەیە. ئێوەیە. باشە دیە پێم بڵێ لەکوێوە لەگەڵمانی؟ لە هەولێر. لە هەولێری خۆشەویستەوە ڕێزم هەیە بۆ تۆ خانەوادەکە دیە خان. فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. باڕەنگی کەسک بێ. باڕەنگی کەسک بێ؟ دیە خان ئەوە کێت لایە؟
دایک و باوکم. دایک و باوکت لە ڕێزی تایبەتم هەیە بۆ دایک و باوکت سڵاومان بۆیان هەیە دیە خان دیە ئەوە ژمارە 2 لە بۆکسی سەوز نەماوە اینجا لە 1 تاوەکو 5 بەدڵی خۆت باژمارە چاربی. با ژمارە چاربی لە بۆ دیەی پرسیارەکە بابێتە سەر شاشە ژمارەی کرۆمۆسۆمەکانی مرۆڤ چەندە؟ 5. دڵنیای؟ بەڵێ. بەڵێ دڵنیایە با وەڵامی ڕاست ببینین با وەڵامی ڕاست نەبینین تکایە بەداخەوە وەڵامی ڕاست هاتە سەر شاشە دیە خان دەبێ ببووری وەڵامەکەت هەڵە بوو زۆر دڵنیا بووی وەڵای من یەکەم جارم بوو یەکەم جاری بوو لۆیە ئەو کەسەکانی دیکەش یارمەتم بدەی؟ ئاخر تازە وەڵامی ڕاست هاتە سەر شاشە باش ئەگەر هاوکارانم ئیزم بدەن پێم خۆشەکەوە دیاری پێشکەش بکەین و ناویش بخێنە نێو تێرە پشکەوە چ دەڵێن؟ دیە خان ئەوە دیاری من بێ بۆ تۆ زۆر شایانی نییە دڵەکەم پیرۆزت بێ کوارەکەم هاوکارانە گیانەکەم بەیانی بۆ هەمان ژمارە دوای نیوەڕۆ دەتوانی پەیوەندی بکەی هاوکارانم پێت دەڵێن کەوا چۆن بێت و دیارەکە دووەگری دیارێکی بچووکە بەڵام ناو دەخێنە نێو تیر پشکۆ کە کۆمەڵێک دیاری زۆر تایبەتی تێدایە دەستەکان خۆش سەر هەردوو چاوم گیانەکەم خوات لەگەڵ بێ با بچینە کۆمنت بزانین لە کۆمنت کێ وەڵامی پرسیاری پێشووتری داوەتەوە بێتۆ بێلانەم ئەرێ وەڵا بێ ئینشاڵڵە کەس بێلانە نەبێت کەسیش لە دوای کەس هیچی لێ نایەتن ئەوەی دڵنیا بە ئێستا خۆی ببینیتن بێتۆ بێلانەم ئەی هاوار هەش چ بکەین کاکە یاڵە با بچینە سوپاس بۆ کۆمنتەکانتان هاوڕێیان بەڵام لەبیر مەکەن پەیجەکە لای خۆتان شێر بکەن تاوەکو هەلی بردنەوەتان زیاتر بێت و زۆرترین کۆمنت بنووسن بۆ وەڵامی ڕاست بۆ ئەو پرسیارانێک کە ئێمە دەکەین تاوەکو بە خدیاوەرتان بێ کاک پشتیوانمان لەگەڵە سڵاوت لێبێت زۆر باشن تۆ چۆنی باشی؟ سپاس بۆ خۆی گەورە وەڵا باش ئێوە چۆنن؟ وەڵا ئێمە زۆر باشین زۆر سوپاس دەکەم کاک پشتیوان لەکوێوە لەگەڵمانی؟ لە شاری کەرکووکەوە لە کەرکووکی خۆشەویستەوە لە کەرکووکی دڵی کوردستانەوە لەگەڵمانی زۆر سوپاس خزمەتتاکەی ڕۆژێ خۆت و کاربەدان هەر هەمووتان بۆ کەر خزمەتتاکەی زۆر سوپاس دەکەم ئەمن هەموو کوردستان بە ماڵی خۆم دەزانم زۆر سوپاس زۆر سوپاس لە بۆ قسە جوانەکانتان دەستمان خۆش بێت وەڵا دەزانم گەلێک مەمنونم زۆر سوپاس دەکەین وای دانێ بە خودای دەزانم ئەمن گەلێک سوپاس دەکەم کاک پشتیوان کاک پشتیوان پێم بڵێ بزانم زۆر سوپاس ڕەمەزان لە ئێوە و خانەوادەکەشت پیرۆز بێت بە هیوام کەوا مانگێکی پڕ خێر و بەرەکەت بێ بۆتان ئامین کاک پشتیوان فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە سندوقە ڕەشەکە وەڵا سندوقە ڕەشەکە با بزانین کاک پشتیوان بەڵێ اینجا ژمارەیە لە 1 تاوەکو 5 ژمارەیەکم پێ بڵێ لە بۆکسی ڕەش ژمارە سێ بێت ژمارە سێ کاک پشتیوان کەست لایە؟ بەڵێ ڕۆڵادراکە بەتەکەستووە ئەخر تازەوەی نووسووە بەکەڵک نایەتن هاوکار خۆ هەر ناستی هاوکاریت بکە با پرسیارەکەت بۆ بخوێنمەوە دەڵێ کامە وڵات بە سوشی بەناوبانگە؟ وەڵا هاتراکاری شتێ وەڵاوە نازانم ئاخر زۆر ئاسانە هندستان پاکستانیە بەڵێ؟ هندستان و پاکستانیە؟ نانە هندستان و پاکستان نیە شوێنێکی دیکەیە ئەرە بڵێ هەولێر نەبیە؟ کڕۆڵای چ باوەڕ ناکەم خەڵکی هەولێر ئەوەندە دانیشن سوشی بخۆن لە بنەوە ماسودی خەکە و تووشێتی بەناوبانگ
کاک پشتیوان سوشیت خواردووە؟ والله زۆرش ئەدا ئیسە نەخۆشی خەڵەوە قەڵە نەخۆش وتمە بەڕاستی والله قڕن تاوانیە وەنە حەزم بێت لەش ساغ بێت ئینشاڵڵا بێوەی ئەوەی کە زوو چاویتەوە کارێک بۆ بکرێت گلا دەگیان کورە وەڵا لە بۆ دەکەم کاک پشتیوان بڵێ یابان سین چین یابان یابان بڵێ یابان یابان یاڵە فەرموو وڵام ڕاست ببینین گۆتی یابان بالەی تێک نەدەن یەکەم جار یابانە دەستت خۆش بێ والله داواتەکەت حاصل کردەوە لە خزمەتان ئینشاڵڵا گەلێک مەمنون زۆر سپاس چاوەڕێتانەکەن ئینشاڵڵا دوای ڕەمەزان پیش بەخوا ئیشاڵڵە مادەم دەڵی دوای ڕەمەزان با دوای ڕەمەزان بەو ڕەمەزانە بانین و بێزارتان بکەین لا بەعکسەوە والله پێمان خۆشی وەڵا دەزانم زۆر سپاس کاک پشتیوان دەستان خۆش بێ زۆر سپاس براشە خۆش بێەوە پێوە دەنگی وەرگێت گەلێک مەمنون بۆ کاک پشتیوان لە کەرکووکەوە بابزانین کێ ئێستا خەریکە کۆمنت دەنووسێ ماشەڵڵا خەڵکێکی زۆر لە خەتە کۆمنت بنووسن لەبیر نەکەن و پەیجەکە لای خۆتان شێر بکەن کاتێک کۆمنت دەنووسن بۆ ئەوەی هەلی بردنەوەتان زیاتر بێ بابزانین کێ خواردنەکە ماسی چینیە هەردی ئەحمەد ئاریا ئاکار محەممەد هێمن باوەڕ ئەکۆونتینگ دۆستی ژیان باوەڕ ئەکاونتینگ کۆمنتی زۆر دەنووسێ دلاوەر عەزیز بۆ وەڵامی پرسیاری پێشووتر نەک یابان وەڵامی پرسیاری پێشووترە دلاوەر عەزیز کا وەڵامی ڕاستی هەڵبژاردووە زۆرترین کۆمنت بنووسن بۆ یابان لە کۆمنت و لایڤەکە لای خۆت شێر بکە لە بیر مەکە تاوەکو هەلی بردنەوەت زیاتر بێ زۆر سپاس بۆ کۆمنتەکانتان دەستان خۆش بێ با بچینە پەیوەندی دواتر سڵاوت لێبێت کاک هەورازم کاتت باش کاک دەرباز کاک هەوراز ببوورە کاک هەوراز ئەگەر یەک تۆ دەنگت بەرز بکەی سوپاس دەکەم ئێستا دەنگم باشە؟ وەڵای یەک تۆزێک دەنگم باشە بەڕێزم؟ باشە زۆر باشە کاک هەوراز لەکوێوە لە گەڵمانی؟ هەولێر لە هەولێری خۆشەویستەوە ڕەمەزانت پیرۆز بێ ئینشاڵڵا مانگێکی پڕ خێر و بەرەکەت بێ بۆ بەڕێستان تۆش پیرۆز و لە هەموو بینەرەکانیش پیرۆز بێت زۆر سپاست دەکەم کاک هەوراز پێم بڵێ بە چێوە خەریکی؟ وەڵا هەر کەسابەت و ئیش و کاری ڕۆژانمان لەشت ساغ بێت ئینشاڵڵا لەشتان ساغ بێ ئینشاڵڵا فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە ڕەنگێک هەڵبژێ مۆر ئەوەیان مۆرە ئەوە لای ئێمە پەمەیە بەس لای خەڵکی مۆرە نازانم لە کامێرایەوە دیارەیتر نازانم مۆر زۆر باشە مشکلە نییە مهم لە یەکتری تێبگەن اینجا ژمارەیەکم بۆ هەڵبژێرە لە 1 تاوەکو 5 ژمارە 4 بۆ کاک هەوراز با پرسیارەکە بێتە سەر شاشە بۆی بخوێنمەوە گەورەترین دەریاچە لە ڕووی ڕووبەرەوە کوێیە؟ گەورەترین دەریاچە لە ڕووی قەزوین بەڵێ؟ قەزوین دوا وەڵامتە نایگۆڕی؟ با دوا وەڵام بێ قەزوین دوا وەڵامیتی با وەڵامی ڕاست ببینین دەستت خۆش بێ کاک هەوراز وەڵامێکی زۆر دروست و لەجێی بوو زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت دەستەکانت خۆش بێ گوڵە گەنم لە کۆمنت وەڵامی پرسیاری پێشووتری بەڕاست نووسیوە زۆر سپاس بۆ گوڵە گەنم بۆ کۆمنتەکانی بچینە پەیوەندی دواترمان هێشومان لەگەڵە هێشوو خانم کاتت باش؟ ئەم کاتی تۆز باش سپاس چۆنی باشی؟ زۆر سپاس مەمنون سەلامەت یاخوا هەر باش بێ هێشوو خان لەکوێوە لەگەڵمانی؟ سلێمانی دە سلێمانی خۆشەویستەوە لەگەڵمانی چ کارەی بە چێوە خەریکی؟ فەرمانبەری لە شت ساغ بێت ئینشاڵڵا هێشوو خان فەرموو بۆکسێکم بۆ هەڵبژێرە سوور؟ باڵێ سوور بۆ هێشوو خان
بزانین ئەڵێ چی اینجا هێش و خان ژمارەیەکشم پێ بڵێ لە بۆکسی سوش يك ژمارە یەک بەداخەوە نەماوە لە 2 تاوەکو 5 لا تنسى بە 5 بێ با پرسیاری 5 بێتە سەر شاشە بۆ هێشوخان بزانین ئەڵێ چی بەرزترین تافگەی جیهان ناوی چییە؟ اختيار مو نايتي هێشوخان وەڵامێکی زۆر ئاسانە ئەتوو شتێک بڵێ من هاوکاری دەکەم پێ دەڵێن بیگۆڕە مەیگۆڕە والله جانا جانا جانایزانی هێشوخان کەست لا نییە؟ نهار خوم هەر خۆیت چ بکەین؟ هێشوخان ئەگەر وەڵامێکم پێ بڵێ تاوەکو والله هاوکاریت بکەم نيتي نازان ئەخەر ئێمە اختیارمان نییە من زۆر ئاسانکاری دەکەم کاتێک وەڵامێکم پێ دەڵێن من پێی دەڵێن بیگۆڕە یاخود مەیگۆڕە نايزانم والله با اختیارت بدەمێ هێشوخان تافگەی ئەنجڵ تافگەی نیاگارە تافگەی بێخاڵ تێگاران دوا وەڵامە بەڵێ فەرموو با وەڵامی ڕاست ببینین بەداخەوە تافگەی ئەنجڵ وەڵامی دروست بوو زۆر سپاس بۆ پەیوەندیەکەی ئەگەر هاوکارانم پێم بڵێن کەوا لە کۆمنت کێ وەڵامی دروستی داوەتەوە شێرزاد ڕەعیم وەڵامی ڕاستی داوەتەوە لە کۆمنت بۆ پرسیاری پێشووتر ئەگەر پێم بڵێن وەڵام ناوەکەی شێرزاد ڕەحیم باسێرێکی ئەوەکە بکەم بزانم لە بیر مەکەن هاوڕێیان ئەوانەی لە خەریکن کۆمنت دەنووسن هەوڵدەن زۆرترین کۆمنت بنووسن بە وەڵامی ڕاست بێگومان و لایڤەکە لای خۆتان شێر بکەن سپاس بۆ کۆمنتەکانتان بچینە پەیوەندی دواتر کێمان لەگەڵا سڵاوت لێبێ سڵاوت لێبێ بکاتە باش ئەم کاتت باشتر ناوی بەڕێزت زۆر سپاس فەتحوڵڵا حەسەن لەڕانیە فەتحوڵڵا کاک فەتحوڵڵا بەڵێ خاتم چ کارەی بەچیەوە خەریکی وەڵای پێشمەرگەمە خاتم لە شت ساغ بێت ئینشاءڵڵا لەگەڵ ڕەمەزان و ڕۆژوو چۆنێ وەڵای لەخوای گەورە بە زیاد بێ باشین ئەلحەمدولیلا دەی زۆر باش بن ئینشاءڵڵا زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە تاوەکو منیش پرسیارت لێ بکەم با ڕەنگی شین بێ با ڕەنگی شین بێ بۆ کاک فەتحوڵڵا لە ژمارە یەک تاوەکو 5 ژمارەیەکم پێ بڵێ ژمارە سێ ژمارە سێ بابزانین ژمارە سێ ئەڵێ چی بۆ کاک فەتحوڵڵا ئەگەر پرسیارەکە بێتە سەر شاشە تاوەکو بیخوێنینەوە ئەو دەریایە ناوی چییە کە وڵاتی تورکیا و یۆنان لە یەکتری جیا دەکاتەوە وای پرسیارەکە تۆزە قورسە دەبێ هاوکاریم بکەیت تۆزە بە خودای کاک فەتحوڵڵا زۆر ئاسانە خەڵکێکی زۆر بەو ئاوەی دادەڕۆن کاتێک دایانەوێت لە تورکیا بپەڕنەوە لە بۆ یۆنان ڕۆژانە مەگەرم کو دەنە هەواڵ هەیە کەوا لەو دەریاچەیە دەریای بە لە مەکان نقم دڵنیای بەڵێ دەریایی زێ فەرموو با وەڵامی ڕاست ببینین دەستخۆش دەریای ئیجەیە زۆر سپاس بۆ کۆمنتەکە بۆ پەیوەندیەکەت کاک فەتحوڵڵا لە ڕانیەوە پێم بڵێن لە کۆمنت کێ وەڵامی ڕاستی داوەتەوە کەیان هەڵبژار زیرەک ئەی عەبدوڵڵا
هەڵیان بژاردووە هاوکارانم کەوا وەڵامی ڕاستی لە کۆمنت نووسیوە. با هەندێک کۆمنت بخوێنینەوە تاوەکو پەیوەندی ئامادە دەبێ. کلارا ئەحمەد، سیڤان کۆیی، زانا حەداد، هەسۆ ڕەسوڵ لەبیر مەکەن کەوا پەیجەکە لای خۆتان لایڤەکە لای خۆتان شێر بکەن و کۆمنت بنووسن بە بەردەوامی تاوەکو پەیوەندی دواتر وەردەگرم وەڵامەکەی وەردەگرم اینجا ئێمە دێنە سەر پرسیار پێشووتر و کۆمنت هەڵدەبژێرین واتە کاتێکی باشتان لە بەردەستایە بۆ ئەوەی کۆمنت بنووسن و لایڤەکە شێر بکەن لای خۆتان. با بچینە پەیوەندی دواترمان کاک محەممەدمان لەگەڵا. کاک محەممەد عەلەیکوم السەلام، ئێمە زۆر باشین، ئێوە باشن ئینشاءڵڵا؟ الحمدلله زۆر باش، ڕەمەزانش پیرۆز بێ لە سەرجەم دەستگەکانی کەناڵی دیمانش پیرۆز بێ. زۆر 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 سوپاس دەکەم. ڕەمەزان لە ئێوە و خانەوادەکەشتان پیرۆز بێ ئینشاءڵڵا، مانگێکی پڕ خێر و بەرەکەت بێ بۆتان. ئینشاءڵڵا زۆر سوپاس ماوە. زۆر سوپاس بۆ تۆش. کاک محەممەد لەکوێوە لەگەڵمانی؟ لە هەولێر. لە هەولێری خۆشەویستەوە. سوپاس دەکەین بۆ پەیوەندیەکەت. کاک محەممەد پێم بڵێ بە چیەوە خەریکی چ دەکەی چ ناکەی؟ وەڵی دەخوێنم. دەخوێنی؟ لە چ قۆناغیت دەخوێنی؟ وەڵی پۆلی هەشتم وانە. پۆلی هەشتی؟ بەڵێ. پۆلی هەشت؟ بەڵێ؟ پۆلی هەشتم خۆش وەرەزم. لەشت ساغ بێت ئینشاءڵڵا. فەرموو بۆکسێکم بۆ هەڵبژێرە ئینشاءڵڵا سەرکەوتوو دەبی کاک محەممەد. ژمارە یەک. نا ئەخەر کام لە کام بۆکس ژمارەیەک؟ وەڵی یەکەم دەرەعم دەجا یەکەم ئەگەر ئاها فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە ئەو بۆکسانی کە ئێستا دەیبینی ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. کەسکەکە. کەسکەکە باشە، کەسکەکە با کاک ئەحمەد بهێنین زانین چ ژمارەیەکی تێدا ماوە. کاک ئەحمەد ژمارە 1 و 3 و 5 ماوە لە بۆکسی سەوز. پێنجەکە. باشە پێنجەکە، با پێنجەکە بێتە سەر شاشە وەڵام پرسیارەکە. ئەو مادەیە چییە کە لە 175 قەبارەی دەماغی مرۆڤ پێک دەهێنێ؟ ئاسان کاریمان دەکەێت وەڵی یەکەمەی زۆر ئاسانە کاک محەممەد. کاک محەممەد بەڵێ زۆر ئاسانە. مادەیەکە کە 175 قەبارەی دەماغی مرۆڤ مێشکی مرۆڤ پێک دەهێنێ. مام ئەوە مێشک. ئەخەر بەخۆی مێشکە. دەمار. دەمار. ئەمن دەڵێ مادەیەکە. بیگۆڕە وەڵامەکە. شتێکی شلە شل. کاک ئەحمەد، کاک محەممەد ببوورە. دواوەڵامم پێ بڵێ کاک محەممەد. بەڵێ یەک دەقا خوشی وەرەگەم. فەرموو 2 دەقە لە بۆ تو. با خوێن بێت. با خوێن بێ با وەڵامی ڕاست ببینین. ببوورە وەڵامی ڕاست ئاوە کە لە 175 دەماغی مرۆڤ مێشکی مرۆڤ پێک دەهێنێ. بچینە پەیوەندی دواترمان بەر لەوەی پەیوەندی دواترمان وەگرین ئەگەر هاوکارانم پێم بڵێن کەوا سازە هێرت یان هەڵبژاردووە کەوا لە کۆمنت وەڵامی ڕاستی بۆ پرسیاری پێشووتر نووسیوە. ئێوە دەتوانن بەردەوام کۆمنت بنووسن بۆ وەڵامی پرسیارەکان تاوەکو ئێوە هەڵبژێرین و هەم دیاریتان پێشکەش بکەین هەمیش ناوتان بخەینە نێو تیر و پشکەوە. زۆر سپاس بۆ کۆمنتەکانتان، سپاس لە بیر مەکەن لایڤەکە لای خۆتان شێر بکەن، کۆمنت بنووسن بۆ وەڵامیان پرسیارات تاوەکو
سوپاس بۆ سپۆنسەرەکانی پرۆگرام MG کە ساری 0 کیلۆمەتری ئامادە کردووەرەوە M سنتەر بە کۆمەڵێک آیفۆن 15 و کۆمپانیای خۆشناو بە بەرهەمەکانی LG و زۆر سوپاس بۆ هۆم ئیستانبول، سوپاس بۆ سۆنگل لایت، سوپاس بۆ ئەتاسای ڤێننا کە سپۆنسەری پرۆگرامیان کردووە. دوای ناوبڕێکی زۆر کورت دەگەڕێمەوە. دووبارە سڵاتان لەبێت خۆشەویستان، دوای ناوبڕێکی کورد گەڕاینەوەلاتان. دەمەوێت دووبارە سوپاسی سپۆنسەرانی پرۆگرام بکەم، ڤێننا بە خەڵاتی ئەڵماسی و هەروەها ئەتاسای بە خەڵاتی ئاڵتوونی و سۆنگل لایت بە کۆمەڵێک ڕووناکەرەوەی جوان و جۆرا و جۆر و هەروەها هۆم ئیستانبول ئەویش کۆمەڵێک دیاری جۆرا و جۆر و تایبەتی ئامادە کردووە، هەروەها کۆمپانیای خۆشناو کە کۆمەڵێک بەرهەمی LG ئامادە کردووە وەکو سەلاجە و خەسارە و TV و کۆمەڵێک بابەتی دیکە و هەروەها M سنتەر بە مۆبایلی آیفۆن 15 و هەروەها کۆمپانیای MG کە سیارێکی 0 کیلۆمەتری مۆدل 2024 ئامادە کردووە بۆ کەسانی کەوا پەیوەندی دەکەن یاخود لە کۆمنت وەڵامی ڕاست دەدەنەوە و هاوکارانم هەڵی دەبژێرن ئەوە ئێمە دیارەوەی ڕاستەوخۆ دیارێکی بچووکیان پێشکەش دەکەین بێ دیاری کەس نانێرینەوە، بەڵام لە هەمان کاتدا ناوی دەچێتە نێو تیر و پشکەوە کە 29 سێ و لە هەمان کاتدا 13/4 ئێمە تیر و پشک ئەنجام دەدەین. هەروەکو باسم کرد کۆمەڵێک دیاری زۆر زۆر تایبەت و گرانبەهای تێدایە، دیاریەکان زۆر تایبەتن لە کیس خۆتانی مەدەن، پەیوەندی بکەن، کۆمنت بنووسن، ئینشاءڵڵا بە خدیاوەرتان بێ. هەروەها دەمەوێت ئاماژە بە شتێکی دیکە بکەم، 23 سێ لە فامیلی مۆڵ کاتژمێرنەوە کارمەند ڕەواندزی ئاهەنگی دەبێت بۆ ئەو کەسانی کە هەوادارینە و دەنگیان پێخۆشە دەتوان بچن و سەردانی فامیلی مۆڵ بکەن، کاتێکی خۆش لەوێ بەسەر ببن. دووبارە زۆر زۆر سپاستان دەکەین و بۆ ئەو کەسانشی کەوا کۆمنت دەنووسن ئەگەر لایڤەکە لای خۆت شێر بکەی ئەوە هەلی بردنەوەت بێگومان زیاتر دەبێ، هەلی هەڵبژاردنت لەلایەن ئێمەوە زیاتر دەبێ. با سەردانی پیجە لایڤەکە بکەم بزانم چۆنە. زۆر زۆر باشە، زۆر زۆر سپاستان دەکەین. کلارە ئەحمەد وەبزانم ناوەکەیشم خوێندەوە. کلارە ئەحمەد وەڵامی بۆ وەڵامی پرسیاری پێشووتر کۆمنتی ڕاستی نووسیوە، زۆر زۆر سپاستان دەکەین. لەبیر مەکەن زۆرترین کۆمنت بنووسن تاوەکو هەلی بردنەوەت زیاتر بێت. با بچینە پەیوەندی دواترمان. مامۆستا شێروان ئەم کاتت باش؟ ئەو کاتت باش. سەلام عەلەیکوم. عەلەیکوم السەلام وەڕەحمەتوڵڵا. باش مامۆستا؟ باشی، ئەحوال باشی؟ زۆر زۆر سپاس دەکەم، ئێمە زۆر باشین، ئێوە چۆنن؟ باشن ئینشاءڵڵا. زۆر باش سپاس دەکەین. دەستخۆش و بەرنامەت لێ دەکەین، هیواداری دوای جێژنی بەردەوام بێت ئەگەر هەفتەی ڕۆژێکیش بین. ئێمەش هیوادارین ئینشاءڵڵا جارێ با ئەم مانگە بەردەوام بێت اینجا بزانین دوای مانگی ڕەمەزانیش چۆن دەبێت. زۆر زۆر سپاس بۆ بینەربوونتان مامۆستا پشتیوان. سپاس دەکەین. ئاسایە بزانم مامۆستای چوانەیەکی؟ مامۆستای کوردیمە. مامۆستای کوردی لەشت ساغ بێت ئینشاءڵڵا. لە کام شارەوە لەگەڵمانی؟ لە بەردەڕەش. لە بەردەڕەشی خۆشەویستەوە ڕێزی تایبەتم هەیە بۆ گشت خەڵکی بەردەڕەش. زۆر زۆر سپاس دەکەین. کاک پشتیوان فەرموو بۆکسێکم بۆ هەڵبژێرە. کاک شێروان زۆر داوای لێبوردن دەکەم وابزانم لەگەر پەیوەندی پێشووتر لێم تێکچووە. مامۆستا شێروان فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. ڕەنگی سپی بۆ مامۆستا شێروان با دووبارە لێم تێک نەچێت. اینجا لە ژمارە 1 تاوەکو 5 ژمارەیەکم بۆ هەڵبژێرە. ژمارە 2. ژمارە 2 بۆ کاک پشتیوان. بەورە کاک پشتیوان. کاک شێروان مامۆستا شێروان وەڵڵاهی پەیوەندی هەبووە ناوی کاک پشتیوان بووە. زۆر داوای لێبوردن دەکەم زۆر لێم تێکچوو. باشە پرسیارەکە دەڵێ ئەو خواردنە سەرەکیە چییە کە یەک لە سەرسەی جیهان بەکاری دەهێنن؟ ئەو خواردنە سەرەکی کە یەک لە سەرسەی جیهان بەکاری دێنن؟ بەڵێ. ئاسانکاری. زۆر زۆر ئاسانە، خواردنێکەوە بزانم ڕۆژانە بە خۆشمان دروستی دەکەین و لێی دەنێین و یەک لە سەرسەی جیهان ئەو خواردنە بەکاردەهێنێ. خۆ برنج نییە؟ وەڵڵاهی ئەو جەلۆنە.
لەبەرەوەی ئێستا برنج زۆر باوە لە جیهاندا. باوەڵامەکەت برنج بێ باوەڵامی ڕاست ببینین دەستت خۆش بێ برنجە بێگومان کە خەڵکێکی یەجگار زۆر ئێستا بەکاری دەهێنێت. زۆر سپاس دەتان خۆش بیت شڵا هیوادارین بەڕاو بەرنامەیە بەردەوام بیت لە دوای جێژیدا. زۆر سپاس دەکەین زۆر سپاس لە بۆ کۆمنتە جوانەکانتان زۆر سپاس بۆ پێشنیارەکانتان ئێمە پێشنیاری ئێوە دەخەینە سەر چاوانمان با بچینە پەیوەندی دواتر. دایکی ئادەم ئەم کاتت باش؟ زۆر سپاسم کاتت باش. باشوی چاکی تەندروستیت باشە؟ زۆر سپاس لەخوا بزیاد بێ. ئینشاءڵڵا هەر باش بی. دایکی ئادەم لەکوێوە لەگەڵمانی؟ لە سلێمانیەوە. لە سلێمانی خۆشەویستەوە ڕێزی تایبەتم هەیە بۆ هەموو خەڵکی سلێمانی. ئێمە شەروەها ڕێزی سڵامان هەیە بۆ هەموو لایەک. زۆر سپاس دەکەم. دایکی ئادەم لەگەڵ ڕەمەزان چۆنی؟ وەڵای لەخوا بزیادێ باشێن الحەمدولله. تێ ئیشاءڵڵا هەر باش دەبی دایکی ئادەم. فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرم. سپی. ڕەنگی سپی بزانین ڕەنگی سپی ئەڵێ چی؟ لە ڕەنگی سپی ژمارە چەند ڕۆیشتووە؟ ژمارە 2 ڕۆیشتووە. اینجا لێک تاوەکو 5 با ژمارە 3 بێ. پرسیاری ژمارە 3 ئەگەر بۆ دایکی ئادەم بخوێنمەوە بزانم ئەڵێ چی؟ ئەگەر بێتە سەر شاشە پرسیارەکە دەڵێ ناوی ئەو ئاژەڵە چییە کە هیچ دەنگێک دەرناکە؟ هیچ ئاسانکاری؟ زۆر ئاسانە زۆر ئاژەڵێکی ملدرێژە. هیچ دەنگێک دەرناکە؟ بەڵێ ناوی ئەو ئاژەڵە چییە کە هیچ دەنگێک دەرناکە؟ تو ناوی ئاژەڵێکم پێ بڵێ پێ دەڵێن بیگۆڕا مەیگۆڕا تەواوە دروستە. وەڵای هیچ لە خیاڵمان لێ نازانم کە لە خۆم بڵێم چی. ئێستا پێ دەڵێم ئاژەڵێکە کەوا ملی درێژە. وەڵاهی نازانم. ئاسانکارێک بزانم نەچکم بزانم. زۆر ئاسانە زۆر وا پێ دەڵێم کەست لانیە دایکی ئادەم؟ بەرۆڵا کەسم لایە بە جوانی زانیاری وان لانێ. کێت لایە بزانم کێت لایە؟ وەڵا هاوسەرەکەم کچەکەم. کچەکەت دەخوێنێ؟ بەڵێ. با ئەو چ ئاژەڵێکە بەو بڵێ کەەوە ئاژەڵێکە ملی درێژە کەمێک ڕەنگی پرتەقاڵیە. دەنگێک دەرناکە؟ بەڵێ. ئەتو دەتانی زەرافە بێت؟ بە وەسفەکەی من دەبی یەکسەر ناوەکەی بزانی زەرافە با وەڵامی ڕاست ببینین. ئەگەر وەڵامی ڕاست ببینین بەڵێ زەرافەیە کەوا هیچ دەنگێک دەرناکە. سپاس بۆ دایکی ئادەم لە سلێمانیە. زۆر سپاس بۆ ئێوە. ئەگەر هاوکارانم پێم بڵێن کیان لە کۆمنت هەڵبژاردووە؟ سەوسەن تۆفیق عەلی لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە و هەڵیان بژاردووە. سپاس بۆ کۆمنتەکانتان. لە بیر مەکەن کۆمنت زۆر بنووسن و هەروە لایڤەکە لای خۆتان شێر بکەن لە بیر مەکەن بۆ ئەوەی هەلی بردنەوەتان زیاتر بێ. سپاس بۆ پەیوەندیەکانیشتان بێگومان. با بچینە پەیوەندی دواترمان کێمان لەگەڵا. هودا خانم کاتت باش؟ هەموو کاتێکتان باش زۆر سپاس. باشی دڵەکەم بەرنامە جوانەتان لێ دەکەم. زۆر باشم الحەمدولillah بەس ئێوە باشن. ئێوە چۆن باشن؟ زۆر سپاس دەکەم. ئێمە زۆر باشین. زۆر سپاس بۆ پەیوەندیەکانتان بۆ کۆمنتە جوانەکانتان. سپاس بۆ ئێوەش. هیوادارم هەر بەردەوام بن. زۆر سپاس دەکەم. هودا خان لەکوێوە لەگەڵمانی؟ بەڵێ لە قەزای شێخانەوە لە دەفەری بابینان. لە قەزای شێخانەوە ڕێزی تایبەتم هەیە بۆ تاک بە تاکە خەڵکی قەزای شێخان. زۆر سپاسان دەکەین. ئێمە سەروەها ڕێزمان بۆ هودا خان بەڵێ پێم بڵێ چ دەکەی بە چێوە خەریکی؟ بەڵێ من دەچوو پەیمانگای پەرستاریمە بەڵام ئێستا یعنی بێکارم لە ماڵەوە. لەشت ساغ بێت ئینشاڵڵا شوێنێکی باش بە دڵی خۆت خوابی کاکتا قسمەتت کاری تێدا بکەی هودا خان. زۆر سپاس ئینشاڵڵا لەگەڵ هەموو دەرچوویەکی. ئامین ئینشاڵڵا ئامین لەگەڵ هەموو دەرچوویەکە. فەرمەوە ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. بەڵێ با ڕەنگی ڕەش بێ.
با ڕەنگی ڕەش بێ بۆ هوداخان بزانین ئەڵێ چی ژمارە 3 لە بۆکسی ڕەش نەماوە ئینجا لێک تاوەک 5 بەدڵی خۆت با ژمارەیەک بێ بەسەر چاو پرسیاری ژمارەیەک بۆ هودا لە شێخانەوە نۆبڵ لەلایەن کێ دانراوە لەلایەن کێوە بەڵێ ئاسانکاریمان پێ بڵێ وەڵایە سیارە زۆر زەحمەتە زۆر ئاسانە هوداخان لەلایەن ئەلفرێد نۆبڵ لەگەڵ هاوکاری ئێوە بەڵێ ئەگەر وەڵامەکەتم بۆ دووبارە بکەیتەوە ئەلفرێد نۆبڵ دەستت خۆش بێ وەڵامەکەت زۆر دروستە هوداخان لە شێخانەوە ئەلفرێد نۆبڵ وەڵامی دروستە زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بە پێم بڵێن لە کۆمنت کێ وەڵامی دروستی بۆ پرسیاری پێشووتر داوەتەوە بەڵێ سیڤەر نەوزاد لە کۆمنت وەڵامی ڕاستی داوەتەوە سپاس بۆ کۆمنتەکانتان دەستان خۆش بێ بۆ ئەم پرسیارەش دەتوانن بەردەوام کۆمنت بنووسن بەشکم بەخت یاوەرتان بێ ئومێدمان لەگەڵا کاگومێد ئەم کاتت باش ئەم کاتەی تۆ باشی بەڕێزم زۆر سپاس مەمنون هیوادارم زۆر باش بن لەکوێوە لەگەڵمانی لە سلێمانیەوە لە سلێمانی ئازیزەوە دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم زۆر سپاس دەکەم هیوادارمە سەرکەوتوو بن زۆر سپاس ئێمە بە بینەربوونی ئێوە بێگومان سەرکەوتوو دەبین زۆر سپاس مەمنونم کاک ئومێد چ کارەی بە چیەوە خەریکین وەڵای کاسبم لەشت ساغ بێت ئینشاڵڵا کاک ئومێد شێوازی پرۆگرامەکەمان دەزانی بێگومان بەڵێ فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە ڕەنگی شین بزانین بۆ کاک ئومێد لە سلێمانیەوە فەرموو ژمارەیەکم بۆ هەڵبژێرە جگە لە ژمارە 3 ژمارە 2 پرسیاری ژمارە 2 بزانین ئەڵێ چی بۆ کاک ئومێد زمانی وڵاتی نەمسا چییە؟ زمانی وڵاتی نەمسا چییە؟ بەڵێ هاوکاریمان ناکەی؟ بە دڵنیاییەوە هاوکاری دەکەم پێم بڵێ زمانی ئەڵمانی زمانی بەریتانی زمانی یۆنانی ئەڵمانیە دواوەڵامە؟ بەڵێ با وەڵامی ڕاست ببینین دەستت خۆش بێ ئەڵمانیا سپاس بۆ پەیوەندیەکەی کاک ئومێد لە سلێمانیەوە زۆر سپاس هیوای سەرکەوت زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت ئارەزوو کامەران لە کۆمنت وەڵامی ڕاستی داوەتەوە سپاس بۆ ئارەزوو خان کەوا لە کۆمنت وەڵامی ڕاستی نووسیوە هەروەکو پێم وتن لایڤەکە شێر بکەن لای خۆتان تاوەکو زیاتر بە خەدیاوەرتان بێ بۆ ئەوەی هاوکارانم ئەو کۆمنتە هەڵبژێرێ با بچینە پەیوەندی دواتر کاک سەفین ئەم کاتت باش هەموو کات باش چۆنی باشی زۆر باشم ئێوە چۆنن باشن زۆر سپاس دەکەم سەرکەوتوو بێ زۆر سپاس دەکەم کاک سەفین لەکوێوە لەگەڵمانی لە هەولێری خۆشەویستەوە ڕێزی تایبەتمان هەیە بۆ خەڵکی هەولێر کاک سەفین پێم بڵێ بەچیەوە خەریکی بە چ مەشغوڵی لەشت ساغ بێت ئینشاڵڵا ئای لەگەڵ ڕەمەزان و ڕۆژ و چۆنی کاک سەفین زۆر باشی لەشت ساغ بێت ئینشاڵڵا کاک سەفین فەرمووە ڕەنگێکم بۆ هەڵبژێرە ڕەنگی سوور بۆ کاک سەفین بزانین ژمارە 4 و 3 و 2 3 4 ماوە لە بۆکسی سوور
با سێ بێ سێ. پرسیاری ژمارە سێ بۆ کاک سەفین دەڵێ یەکێتی جیهانی تۆپیپێ فیفا ساڵی چەند دامەزراوە؟ بەڵێ؟ 1904 دوا وەڵامە نایگۆڕی؟ بەڵێ. لەگەڵ تۆپی پێ بینت چۆنە؟ هەر زۆر باش زۆرمان حەزمەوەشە. دەی زۆر باشە. اینجا با وەڵامی ڕاست ببینین. 1904 دەستت خۆش بێ وەڵامەکەت زۆر دروستە. سوپاس بۆ کاک سەفین لە هەولێری خۆشەویستەوە. بچین مەریەم مەهدی وەڵامی کۆمنت بێگومان. ڕاستە؟ تەواو. مەریەم مەهدی لە کۆمنت وەڵامی ڕاستی داوەتەوە. سوپاس بۆ مەریەم مەهدی و کۆمنتەکانی. ئێوەش دەتوانن کۆمنت بنووسن. هێشتان کاتمان ماوە. با بچین کۆمنت بخوێنینەوە بزانین کۆمنتەکان گەیشتون بەکوێ. زۆر سوپاستان دەکەین. دەستان خۆش بێ. با هەندێک کۆمنت بخوێنمەوە. عەبدوڵڵا ئێف ئیبراهیم، هونەر دیلۆن، هەوراز نەوزات خەریکی کۆمنت نووسینن. عەبدوڵڵا ئێف ئیبراهیم ئەوەش کۆمنتی زۆری نووسیوە. بە هاوکارانم هەڵی بژێرن ئەگەر ئەسیەت نەبێ. مەریەم مەهدی بوو؟ تەواو ئەو ناوەش بنووسن کۆمنتی زۆری نووسیوە. دایکی بەڵێ؟ بەناسخان ئەم کاتت باش؟ ئەم کاتۆ باش هاتنگیان. باشی گیانەکەم. بەناز نا پەیمان. بەناز نا پەیمان. بەڵێکیان. پەیمان خان لەکوێوە لەگەڵمانی؟ لە دۆکانەوە. لە دۆکانی خۆشەویستەوە ڕێزمان هەیە بۆ هەموو خەڵکی دۆکان. پەیمان خان چ دەکەی بەچیەوە خەریکی؟ وەڵا ژنی ماڵەوەم بە ماڵ و مناڵەوە لەشت ساغ بێت ئینشاءڵڵا. ئەوە لە هەمووی مهمتر و گرنگترە. ئەرێ وەڵا لەشت ساغ بێ ئینشاءڵڵا. خوا بۆ ماڵ و منداڵ تەمەنت درێژ بکە ئینشاءڵڵا. سپاس دەکەم گیانەکەم. پەیمان خان لەگەڵ ڕەمەزان چۆنی بینت چۆنە؟ باش دەڕوا؟ وەڵا الحەمدوللا عەیبانێ باشم. دەی ئینشاءڵڵا تا کۆتایی هەر زۆر باش بێ. پەیمان خان هەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. با ڕەنگی سپی بێ. با ڕەنگی سپی بێ. بەڵێکیان. ژمارە 1 و 4 و 5 ماوە. با ژمارە 1 بێ. با ژمارە 1 بێ. پرسیاری ژمارە 1 ئەگەر بێتە سەر شاشە بۆ پەیمان خان ببوورە. بوراویکە. بۆ یەکەم جار کاغەز لە چ وڵاتێک دروست کرا؟ بۆ یەکەم جار کاغەز لە کام وڵات دروست کرا؟ ئاسانکاری نییە. ئاسانکاریم هەیە. کاتێک بەڕێزت وەڵامێکم پێ بڵێ پێت دەڵێم وەڵامەکە ڕاستە یان هەڵەیە. ئەمریکا؟ نەخێر بیگۆڕە. فەڕەنسا؟ نەخێر. ئەڵمانیا؟ با ئەمن هاوکاریت بکەم. بەریتانیا، چین، ئەڵمانیا. باس چین بێ. چین. با چین بێ. با وەڵامی ڕاست ببینین. دەست خۆش. چین وەڵامە دروستەکەیە. سپاس بۆ پەیمان خان لە دوکانەوە. سپاس بۆ پەیوەندیەکەت. عەبدوڵڵا ئێف ئیبراهیم لە کۆمنت بێگومان وەڵامی ڕاستی نووسیوە. سپاس بۆ کۆمنتەکانتان. بچینە پەیوەندی دواترمان. هەرێم. کاک هەرێم سڵاوت لێ بێم کاتت باش. کاک هەرێم. السلام عليكم. عليكم السلام. باش کاک هەرێم؟ ئەو کاتە باشتر خاستن بەڕێزی.
زۆر زۆر سوپاس دەکەم. کاک هەرێم لەکوێوە لەگەڵمانی؟ الو گوێم لێتە کاک هەرێم، گوێت لێمانە؟ زۆر زۆر سوپاس دەکەین. کاک هەرێم پێم بڵێ لە کام شارەوە لەگەڵمانی؟ لە قەزای خەبات. لە قەزای خەباتەوە. ڕێزمان هەیە بۆ هەموو خەڵکی. لە قەزای خەبات. ڕێزم هەیە بۆ هەموو خەڵکی خەبات. کاک هەرێم پێم بڵێ چ کارەی بە چیەوە خەریکی؟ قەزای خەبات. کاک هەرێم ئەگەر بەس لە ڕێگەی مۆبایلەکەەوە بەیەکەوە قسە بکەین سوپاس دەکەم. کاک هەرێم ئەگەر سەڵتی تەلەڤیزیۆنەکەت کەم بکەی بەس با لە ڕێگەی مۆبایلەکەەوە پەیوەندی بێت. زۆر زۆر سوپاس دەکەم. ڕەمەزان لە تۆ خانەوادەکەشت پیرۆز بێ. ئینشاڵڵا مانگێکی پڕ خێر و بەرەکەت بێ بۆتان. ڕەنگی ڕەش باش ژمارە دوو بیت. ڕەنگی ڕەش بالۆ من بێ؟ ڕەنگی ڕەش ژمارە دوو. ڕەنگی ڕەش ژمارە دوو. سەڵتی کەمێک ئەگەر کەمێک دەنگت بەرز بکەیتەوە کاک ژمارە 2 4 5مان ماوە کاک هەرێم. ژمارە 2 ئەگەر پرسیارەکەم بۆ بێنە سەر شاشە تاوەکو بۆی بخوێنمەوە. پرسیارەکە دەڵێ یەکەم مۆندیالی جامی جیهانی ساڵی چەند بوو؟ یەکەم مۆندیالی جامی جیهانی ساڵی چەند بوو؟ 1930 دڵنیای؟ بەڵێ لەوەڕ وای بوو. وابزانم هەندێرێکی زۆر باشی تۆپی پێی کاک هەرێم. بەڵێ خۆم وەردەشم. دەی زۆر باشە، دەستت خۆش بێ، وەڵامەکەشت بێگومان زۆر زۆر دروستە. سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڕێزی سپاس. بچینە پەیوەندی دواترمان لە کۆمنت دابان فاتح وەڵامی ڕاستی داوەتەوە. سپاس بۆ کۆمنتەکانتان. بچینە پەیوەندی دواترمان بزانین کێمان لەگەڵما. شیلانمان لەگەڵا. هەموو کاتێککە باش خاتە شەیمای گۆڵ. باشی دڵەکەم. زۆر زۆر سپاس دەکەم. هیوادارم هەر سەرکەوتوی خاتونێکی خۆشەویست و ئازیز و قسە خۆش و ڕووی خۆش. زۆر زۆر سپاس دەکەم. سپاس لە بۆ کۆمنتە جوانەکانتان. قوربانە بم. ڕێز و سڵاو خۆشەویستیم بۆ سەرجەم هاوکاران و ئەو برا بەڕێزەی بەشی پەیوەندیەکانی وای سەرکەوتنتانە. زۆر زۆر سپاس دەکەین. دەستت خۆش بێ شیلان خان. لەکوێوە لەگەڵمانی؟ لە سلێمانیەوە. لە سلێمانی خۆشەویستەوە. ڕێزی تایبەتیم هەیە بۆ هەموو خەڵکی سلێمانی بۆ زۆر زۆر سپاس دەکەم. ڕێزی سلێمانیش بۆ جەنابتان. زۆر مەمنون. زۆر سپاس. شیلان خان بەچیەوە خەریکی؟ وڵی خاتونگیان هەر کچی ماڵم بە ئیشوکاری ناوماڵ و تێزێنان و ئیتر ئەو شتانە خاتونگیان. ئینشاڵڵا لەشت ساغ بێ ئینشاڵڵا. شیلان خان پێم بڵێ کام خواردنە زۆر خۆش دروست دەکەی؟ وەڵی خاتونگیان ئەوەی کە کۆی عیلەکەم بە دڵیان بێ بریانی و یاپراخ. ئەو کەسە دەبێت زۆر زۆر کابان بێ ئەو جا بریانی و یاپراخ لە دەستی خۆش دەبێت. وەڵا خاتونگیان من خۆم یعنی بەدەم و ئەوەی خۆم لێ بێ هەموو شتێکم یعنی هەموو شتێک ئەزانم، بەڵام ئەوەی کە زۆر حەزیان لێ بێ و پێیان خۆش بێ یاپراخ و بریانیە. یاخۆنۆشی گیانیان بێ لەگەڵ هەموو لایەکای دەستاویان زۆر زۆر بەتامە. گیان دەڵێم خەڵکی سلێمانی دەستاویان زۆر بەتامە. بەتاکید خاتونگیان بەتاکید بە دڵنیایە. لەشتان ساغ بێ ئینشاڵڵا. شیلان خان فەرموڕێکم بۆ هەڵبژێرە. خۆشمان خات و شەیما بۆ خوا کارەباکەشمان بڕا، بەڵام با ڕەنگی مۆر بێ و هاوکاریشم کە بۆ خوا کارەبامان بڕا. من هاوکاری دەکەم هیچ دڵ لە دڵمەدا پێم بڵێ چ ژمارەیەکت دەوێ لە بۆکسی پەمبا مۆر. باشە ژمارەکان ئەزێر نەبێ؟ ژمارە 1 2 3 5. هیوادارم وەرزشی بێ. با خات و شەیمای گوڵ 1 بێت. با ژمارە 1 بێ. با پرسیاریم چاو هاوکاری دەکەم شیلان خان. چاوەکانی گەشت بێ. پرسیارەکە با بێتە سەر شاشە بۆ ئەوی بیخوێنمەوە بۆ شیلان خان کە کارەبایەکەیان پچڕاوە. هونەرمەند هۆمەر دزێی ساڵی چەند لەدایک بووە؟ وەڵی خاتونگیان
هونەرمەندێکی ئازیزە بێگومان هەمومان دەیناسین بەدڵنیاییەوە دەنگێکی زۆر تایبەتی هەیە گۆرانیەکانی زۆر جیاواز و تایبەتن وڵی خاتون گیان ئەوەی هەر نازانم هیچ اختیارم بەرێک خاتو شێمای گۆڵ چیلا خان کێت لە ئەوە گیان وڵی خوشکەکەم خاتون گیانەڵە بڵێ اختیارمان بەرێ وێزم هەیە بۆ خوشکەکەت مادەم کارە باشتان نەماوە با ئەمن پێت بڵێم وەڵامەکان 1937 1938 1939 38 باشە خاتو شێمای گیان واللهی پرسێکیش بە خوشکەکەت بکە وڵی نازانم یعنی معلوماتمان نییە بەڵام نازان 37 باشە 37 واللهی بەڕای هەر سێکمان 37 باشە دەی دەستەکانە خۆش بێ زۆر وەڵام ڕاست بێتە سەر شاشە دەستت خۆش بێ 1937 وەڵامێکی زۆر دروستە زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت چیا ڕەسوول لە کۆمنت وەڵامی ڕاستی داوەتەوە بۆ پرسیاری پێشووتر سپاس بۆ چیا ڕەسوول لەرا سپاس بۆ شیلاخان لە سلێمانیەوە لەگەڵمان بوو چینە پەیوەندی ئەلو دوا پەیوەندیمان لەگەڵا کاک بشارم کاتت باش ئەلو جان باش سپاس مەمنون تەندروستیت چۆنە باش ئینشاءڵڵا الحەمدولله سپاس مەمنون ئینشاءڵڵا زۆر باش بی کاک بشار لەکوێوە لەگەڵمانی باردەڕاش لا بەردەڕشەوە ئەگەر پێم بڵێ مانای ناوەکەت چییە بشار یانی چی بشار یانی چی وەڵا مانای ناوی خۆ نازانم مانای ناوی خۆ نازانی زۆر باشە پێم بڵێ ئەی چ دەکەی بە چیەوە خەریکی وڵا کاسبی لە شت ساغ بێ ئینشاءڵڵا فەرموو ڕەنگێکم بۆڵ بژێرە کاک بشار باشین دیاگەماوێ ئای وەڵا بۆکسی شینمان ماوە هەموو بۆکسەکانمان ماوە ئەنجا ئەگەر بزانین چ ژمارەکەی ناوی مابێتن ژمارە 1 و ژمارە 4 5 1 4 5 کامی هەڵدەبژێری بلا یەکبی پرسیاری ژمارەیەک بۆ کاک بشار لە بەردەڕشەوە بزانین پرسیارەکە ئەڵێ چی ناوی ئەو وڵاتە بڵێ کە یاری تۆپی پێی دامەزراند یاری تۆپی بەڵێ یاری تۆپی پێ کام وڵات بوو یاری تۆپی پێی دامەزراند یەکەم جار مەگە هاوکاری بکەیت کاک بشار هەموو پەیوەندیەکان یەکەم جارە پەیوەندی دەکەن ئەمن هاوکاری هەمویان دەکەم کەس بەدەست بەتاڵی نانێرمە بەڵام بەڕێستان شارێکم پێ بڵێن شوێنێکم پێ بڵێن تاوکمنیش هاوکاریتان بکەم نازانم بەرازیل نەخێر بیگۆڕە بلا ئەلمانیا بێ بلا ئەڵمانیا بێ بە اختیار بدەم بە کاک بشار ئینگلتەرا فەڕەنسا ئەڵمانیا وڵا با ئەلمانیا بێ دوا وەڵامم پێ بڵێ کاک بشار ئینگلتەرا بێ دوا وەڵامە بەڵێ ئینگلتەرا دوا وەڵامێتی فەرموو با وەڵامی ڕاست ببینێن ئینگلتەرا وەڵامی دروستە زۆر سپاس بۆ پەیوەندێکی کاک بشار لە بەردەڕەشەوە نیهاد ئەکرەم لە کۆمنت وەڵامی ڕاستی نووسیوە زۆر سپاس بۆ کاک نیهاد بۆ کۆمنتەکانتان زۆر سپاس کە تاوکو ئێستا بینەرمان بوون سپاس بۆ پەیوەندیەکانتان زۆر سپاس بۆ سپۆنسەرانی پرۆگرام سپاس بۆ MG کە سیارێکی 0 کیلۆمەتری ئامادە کردووە هەروەها سپاس بۆ M سنتەر کە کۆمەڵێک آیفۆن 15 ئامادە کردووە و هەروەها سپاس بۆ کۆمپانیای خۆشناو بە بەرهەمەکانی LG سپاس بۆ هۆم ئیستانبول سپاس بۆ سنگل لایت سپاس بۆ ئەتاسای کە چەندین خەڵاتی ئاڵتونی ئامادە کردو سپاس بۆ ڤێننا بە چەندین خەڵاتی ئەڵماسی زۆر سپاس کە تاوکو ئێستا بینەرمان بوون هەروکو دەزانین ئێمە 29
29 سێ لەگەڵ 13 تیرپشک ئەنجام دەدەین و کۆمەڵێک دیاری تایبەت و گرانبەهامان بۆ ئامادەکردوون ئەگەر هاوکارانم پێم بڵێن کەواکیان هەڵبژار بۆ وەڵامی پرسیاری ژەنیار ڕزگار بۆ وەڵامی پرسیاری کۆتایی وەڵامی ڕاستی داوەتەوە لە کۆمنت زۆر سوپاس بۆ کۆمنتەکانتان لەبیر مەکەن کەوا 23 سێ ئاهەنگی کارمەند ڕەواندزیە لە فامیلی مۆڵکا ژمێرنەوە دەتوانن بڕۆن و سەردان بکەن و کاتێکی خۆش بەسەر ببن سپاس کە تاوکو ئێستا بینەرمان بوون زۆر سپاس بۆ 18,000 کۆمنت سپاس بۆ کۆمنتەکانتان زۆر سپاستان دەکەین و لەبیر نەکەم زۆر سپاس بۆ سپۆنسەری جلوبەرگەکانم هێوار فاشۆن لە تابلمۆڵ دوکانی ژمارە B51 دەتوانن بچن سەردانی بکەن و جلی زۆر پۆشتە و خانمان و جوانی هێناوە خاستەن کە ئێستا وەرز گۆڕاوە جلی زۆر تایبەتی هێناوە دەتوانن بڕۆن و سەردانی بکەن زۆر سپاس بۆ بینەربوونتان ماندوو نەبن تا سبەی شەو دەگەڕێمە وڵاتان خواتان لەگەڵ